لە دەربی شاری هەولێر لە نێوان هەردوو یانێندرێن و برایەتی لە یارەکانی خولی نایبی کوردستان ئەندرێن سەرکەوتنی تۆمار کرد و پێشنگ یانەکانی وەرگرتەوە. لە نیوە یەکەم و لە سەرتاوە یاریزانانی ئەندرێن فشاریان خستە سەر گۆڵی برایەتی. لە پێناو تۆمارکردنی گۆڵی پێشکەوتنەوە بوو لە خولێکی 15 سۆران عەزیز گۆڵێکەم و پێشکەوتنی بۆ ئەندرێن لە یارەکەدا تۆمار کرد. لە نێو دووەمیشدا شەوەی نیوەی یەکەم یاریزانانی ئەندرێن باشتر دەرکەوتن، خەریک بوو جیازەکە زیاتر بکەن لە بەرامبەردا و لە خولێکی هێشتاویەک. یاریزانانی برایەتی خەریک بوو قسەی خۆیان لە یارەکەدا بکەن و لە ڕێگەی داناکەمەرە نێژبەریانەوە گۆڵی بەرامبەر تۆمار بکەن، بەڵام ستونی گۆڵ و نەریمان خدری گۆڵپارێزی ئەندرێن ڕێگر بوون. لە قوڵەکەکانی کاتی زیادکەوی یارەکەشدا دوای وەرگرتنی 2 کارتی زەرد بە دوای یەک نەریمان خدری گۆڵپارێزی ئەندرێن بە کارتی سوورکرایە دەرەوە. دوجار ناوژیان فیکی کۆتای یارەکەی بە بردنەوەی یانی ئەندرێن بە گۆڵێکی بێبەرامبەر لێدا. ئەم سەرکەوتنا یانی ئەندرێن کۆی خاڵەکانی بۆ دەخاڵ بەرز کردەوە هاتە پێشنگ یانەکان. هەرچیانی برایەتیە بەم شکستە بە 2 خاڵەوە لە خانەی 12م بۆ خانەی 15 و پێش کۆتایی دابەسی.